دوێنێ کۆتا ڕۆژی حوتەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی کتێب بوو لە شاری سلێمانی خولی سەرۆک تاڵەبانی و لە نێو پێشەنگاکەدا هاوکارمان سۆنیا لەگەڵ ئامادەبوانی نێو پێشەنگاکە دواوە و بڕگێکی بۆ ئامادەکردوین سەبارەت با گرنگی فێربوون و خوێندنەوەی زمانە جیاوازەکان با ئێمەش بەیەکە و بینەری ئەم بڕگەیە بین. تاوەکو ژیان لەسەر ئەم زەویە بەردەوام بێگومان مرۆڤەکانیش پێویستیان بەوە هەیە خۆیان نوێ بکەنەوانێ و بێگومان نوێبوونەوەش بەوەیە کە ئێمە بیر و هیزری خۆمان فراوان کەین لە ڕێگەی زانست و زانیاریە و ئەمەش لە ڕێگەی کەلتوری کتێب خوێندنەوەیە بۆ ئێمە پرسین ئەگەر بێت و کەسێک زمانێکی دیکە بزانێت تا چەند هەوڵی ئەوە دەدات کە بتوانێت سەرچاوەی دیکە لە زمانی دیکە بنمونە عەرەبی، ئینگلیزی، فارسی هەر زمانێکی دیکە بێ دەستی بخات و بخوێنێتەوە و لەگەڵمانە بن. والله تا ڕادەیەکی باش خوێنەری عەرەبیمان هەیە بە حکمی ئەوەی کە یعنی ئەو تەرجومە و کتێبە عەرەبیانەی ئەو سەرچاوانەی کە لە کتێبی عەرەبیا دەسەکەوێت تۆزێک خۆشترە لە کتێبی کوردیا دەست بکەوێت ئەوانەی کە زمانەکە ئەزانن و کتێبی عەرەبیان بەلاوە باشترە تاوەکو کوردیەکە یعنی خوێنەری زۆر باشە ئەوەنەی کە ئێمە لە سەرەتایی یەکەم ڕۆژی پێشانگاوە لێرەی یعنی زۆر هاتوون بۆ لامان یعنی خواستێکی زۆر لەسەر کتێبە عەرەبیەکان هەیە بە حکمی ئەوەی ئەو کتێبانەی ئێمە هێناومانە بۆ ئەم کتێبخانەیە زیاتر ناونیشانەکانی تایە هەڵبژێردراوە یعنی کتێبێک نییە بۆ نمونەک وەکو کتێبخانەیەکی عەرەبیکە کە هەنێک کتێبی ئاسایی هێنرابێ ئەو کەسێک کە کتێبەکانی هەڵبژاردووە بۆ ئەم کتێبخانەیە یعنی چۆن بڵێ دەست هەڵشنی کردووە زانیوێتی خوێنەرێکی زۆر زیرەک بوو نووسەرێکی باش بووە کتێبەکانی بۆ ئەم کتێبخانەیە هەڵبژاردووە یعنی لەگەڵ ڕای خەڵکیا بووە زانیوێتی خەڵک حەزی لە چی بابەتێکە ئەو کتێبانەی هێناوە زیاتریش کە ئەوانەی کە هاتوونەتە ئێرە کتێبی دڵخوازی خۆیان دۆزیوەتەوە پێویستی نەکردووە هەنێکیشان یەنە لامان ئەڵێن پێشنیاری کتێبێکی باشیان ڕۆمانێکی باش بە زمانی عەرەبیان ئێمە سەرەتامانەکە کتێبی عەرەبی ئەخوێنینەوە ڕۆمانێک شتێک بۆ ئەوەی زمانەکەشمان لەگەڵا چاک بێ ئێمە پێشنیاری هەنێک ڕۆمانمان بۆ کردو کە وڵای ئێوە ئاسان بێت یعنی بۆ خوێندنەوەی کە سەرەتایی دەستپێکردنی کتێبی خوێندنەوەی عەرەبیە. تا ئێستا کتێبی دڵخوازی خۆتت دۆزیوەتەوە؟ من وا هەستەکەم کە خوێنەر هەمیشە وەکو پەپولەوەیە بە دەوری گوڵە لەناو باخچەکانە ئێمەش ساڵی جارێک ئەو باخچەیەمان بۆ ڕازێتەوە و ئێمەش دین سەردانی ئەکەین بەڕاستی ئێمە لەم چەند ڕۆژەیە کە ڕابردووە پڕ بە دڵی خۆمان پڕ بە هەناسەی خۆمان بۆنی کتێبمان کردووە پڕ بە چاوی خۆمان سەیری کتێبمان کردووە کتێبی دڵخوازی خۆمم کڕیوە بڵێ بەڵام هێشتا لە گوێرەی تەماحی منە نییە. بەنیازی چەند کتێبی تر بکڕیت؟ وەڵاهی بڕێکم کڕیوە وڵاتی دووە تەماشاکەم زانم چیتریشم بۆ ئەکڕێت چیتر بەدڵە بێتوانم. کاتاتوانین بڵێن تا چەند خوێندنەوەی کتێب کلتوری کتێب خوێندنەوە گرنگە بۆ هەموو تاکێک؟ گرنگی کتێب و خوێندنەوەی کتێب باز ناکرێت بەڕاستی من ناتوانم پێناسەیەکی دووردی بکەم ناتوان حەقی خۆی پێ بدەم بۆ پێناسەکردن چکە بەڕاستی من پێم وایە تا ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا لەگەڵ ئەو هەموو شتێک لە بەردەسا هیچ شتێک تا ئێستا نەبێتە جێگرەوەی کتێب چکە خوێندنەوەی کتێب تاموچێژی کتێب هەڵسوکەوت و دانیشتن لەگەڵ کتێبە تاموچێژێکی هەیە مەگەر تەنها ئەوانەی کە خوێنەرن بزانن چ تاموچێژێکی هەیە لە شوێنی ترا ئەوە دەست ناکرێت بەڕاستی لە تەکنۆلۆژیا و لە ئایپاد و لە مۆبایلە کە شتێک ئەخوێنیتەوە ئەو تاموچێژەی نییە من وەکو خۆم ئەوەم هەست پێ کردووە ئەوانەی کە خوێنەریشن هەمان بۆ چوونیان هەیە لەگە منە هاوڕان. تۆم بینی بە دوای کتێبی زمانی عەرەبی ئاگەڕێیت پێم بڵێ چ سەرچاوەیەکەیە کە تۆ تەوێت دەستی خەیت و لە ئەو سەرچاوانە نییە کە بە زمانی کوردی هەیە؟
سڵاوم کاتە باش لە ڕاستیە گرنگە بۆ ئێمە وەکو کورد بێژگە لە خوێندنەوەی کتێب یاخود ئەو بڵاوکراوانەی کە وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی کۆمەڵێک بابەتی تر بخوێنینەوە کە بە زمانەکانی تر ڕەنگە زیاتر بەردەست بێ وەک عەرەبی یا ئینگلیزی. منیش ئەمڕۆ ڕاستەکەی لێرەوە دەستم پێکرد پێم خۆش بوو لەگەڵ خۆما هەندێک کتێبی بە زمانی دیکەش ینی ئەوانەشم دەستکەوێت و ئەوانە بخوێنمەوە لە داهاتوە بتوانم زیاتر خوێندنەوە یاخود برە و بەخۆم بدەم لە زمانەکانی تریشانێک بە تەنها زمانی کوردی. واتە تا چەند گرنگە ئێمە بتوانین بە زمانی دیکەش بتوانین زانیاری وەرگرین و تۆ خۆت ئەتوانی بە زمانی دیکە کتێب بخوێنیتەوە؟ بەڵێ بێگومان وە گرنگیشە ئێمە چکە چەند زمان زیاتر بزانی ئەوەندە کولتور زیاتر ئاشنابی و ئەمەش گرنگە لە ڕێی کتێبەوە تۆ کاتێک کتێبێک بە زمانێکی تر بۆ نمونە عەرەبی نووسرابێ یا ئینگلیزی یا فارسی تۆ زیاتر شارەزای کلتوری ئەو وڵاتانە ئەو زمانانەش زیاتر ئەبی لە ڕێی کتێبەکانە.